بە هیوایی کاتەچ خۆش لەگەڵوانەی بیرکاری پۆلی شەشەمی بنەڕەتی گەیشتمە لاپەڕە 161. لاپەڕە 161 ئامادەبوون پرسیاری ژمارەیەک هەسارەی زەوی یەک مانجی هەیە، بەڵام هەسارەی موشتەری 5 تواند و کەوانە 3 توان 3 کەم 26 کەوانە جاران 3 مانجی هەیە. هەسارەی موشتەری چەند مانجی هەیە؟ لێرە تەنیا زۆر گرنگە ڕیزیەتی کردارەکان ڕەچاو بکەم، واتە کامە کردار پێش کامە کردار دروست بکەم. ئەمە لە هەنگاوی یەکەم توانەکان دروست دەکەم و کەوانەکانیش دروست دەکەم. توانەکان زیاتر ئەو جەپاشان کەوانەکە ناو کەوانەکەی نووسرایە یەکەم جارە، بەڵام لە ناو کەوانەکەش توان هەیە، کەواتە توانەکان ئەنجام دەدەم. 5 جاران 5 دەکاتە 25. 5 توان دواتە 5 جاران 5 یەک کۆیەکەی وەک خۆی دەنووسمەوە. 3 توان 3 واتە 3 جاران 3 جاران 3 27 کەم 26 وەکو خۆی دەنووسمەوە جارێ، جاران 3 وەکو خۆی دەنووسمەوە جارێ، چونکە هێشتا ناوکەوانەکە مایە. دیسان 25ەکە وەکو خۆی دەنووسمەوە، کۆیەکەش وەکو خۆی، ناوکەوانەکە 27 26 لێ بڕوە دەکاتە 1 لە ناوکەوانەی ماوە جارانی 3. ئەوەی ڕاستی لێرە کەوانەکەی دەتوانم لابم، هیچ پێویست ناکە 1 جاران 3، بەڵام دەبی لە بیرم نەچی 25 کۆنەکەمەوە لەگەڵ 1 جارێ 1 جاران 3ەکەی ئەنجام بدەم. ڕیزیەتی کردارەکان یەکەم جاران و دابش ئەو جا کۆ و کەم، واتە ئەگەر کەوانەکەم هەبی ڕەنگە باشتر ببینم کە بەڵام دەشتوانم لای بە. ئێستا هەنگاوی دیکە 25ەکە وەچی خۆی دەنووسمەوە، کۆیەکەش وەکو خۆی، جارانەکە 1 جاران 3 دەکاتە 3، ئەو جا هەنگاوی کۆتایی 25 و 3 کۆ دەکەمەوە دەکاتە 28، کەواتە هەڵبژاردەی ڕاستە کە دەکاتە 28 مانگ بۆ ئەو هەسارەیە. پرسیاری ژمارە 2 دڵشاد 14 پولی زۆرترە لە لاوین. ئەو زۆرترێ زۆر گرنگە. ئەگەر ژمارەی پولەکانی لاوین بنوێنێ، ژمارەی پولەکانی لاوین بنوێنێ، کام بڕە ژمارە پولەکانی دڵشاد دەنوێنێ؟ ئەوەی ڕاستی بی دەبا نووسرا بە کام بڕی جەبری، چونکە لێرە ئەو بڕانە جەبرینە، چونکە پیتیان لەگەڵە، بەڵام لە هەمان کات پیتەکانیش ژمارەیەک دەنوێنن کە دیار نییە جارێ، بەڵام ئەو شتانە ئەو زاراوانە کو بەکار دەینن، زۆر دەبی ئاگامان لێبی. چونکە لێرە ئەمن زۆرترم هەیە، کەواتە پولەکانی لاوین کۆ 14، ئەوە ڕاستە. پولەکانی لاوین لەگەڵ 14 دەکا پولەکانی دڵشاد. لێرە پولەکانی لاوین کەم 14، ئەوە نابیتن، نابی. هەڵێ لێرەش پولەکانی لاوین جاران 14ش نابی، ئەوەش هەر نابی، کەواتە تەنیا ئەوە ڕاستە. پرسیاری ژمارە 3 شیلان و 2 خوشکەکەی. هەر وشەک دەخینیەوە خوێندکاری ژیر دەبی سەرنج بدەی. هەر وشەیەک مانای و واتایەکی تایبەتی هەیە لە بیرکاری، بە تایبەتی ئەگەر بە باشی جوان داڕێژرابی وشەکان. شیلان و 2 خوشکەکەی یەکسەر دەبی ئەمن بزانم 3 کەسن، یەکسەر دەبی بنووسم ئەوە شیلان و خوشکەکەی 3 کەسن، بە هەر سێکیان 84,000 دیناریاندا بە خەڵاتێک بۆ دایکیان بە بۆنەی جەژنی دایک. هەر یەکەیان هەمان گوژمەیدا. کام هاوکێشە دەتوانی بەکاربێنی بۆ دۆزینەوەی ئەو گوژمەیە کە هەر یەکەیان داویانە؟ ئێستا کە زانیم 3 کەسن، 3 جاران ئەو گوژمەیە کە داویانە هەر کەسەی دەکاتە
ئەو پارەیە کە کۆیان کردیتەوە بە هەرسێکیان 84,000 دینار. لێرە چونکە دوو کەس نینە ئەوە ڕاست نییە، ئەوە هەڵەیە. لێرەش ئەوە هەر هەڵەیە، ئەوەش هەر هەڵەیە، کەواتە ئەوە ڕاستە. پرسیاری ژمارە 4 هۆڵی سینەمایەک ڕۆژی دووشەممە 125 بلیتی فرۆشت. ئەوە زانیم ڕۆژی دووشەممە. ئێستا ڕۆژی سێشەممەش 140 بلیتی فرۆشت. ئەوەشم زانی. ڕۆژی چوارشەممە نازانم بە تەواوی، بەس دەزانم 32 بلیتی کەمتر فرۆشتیە لە سەرجەمی هەردوو ڕۆژی دووشەممە و سێشەممە بەیەکەوە. ئەو بەیەکەوە گرنگە ئەمن لێرە، یان دەبا نووسرا بە سەرجەم، نووسرایە بەیەکەوە، دەبی زۆر سەرنج بدەمە ئەو وشانە. ئێستا ئایا چەند بلیتی لە ڕۆژی چوارشەممە فرۆشتووە؟ ئەو هۆڵی سینەمایە. کەواتە ئەمن هەتا بزانم دەبی چ بکەم؟ دەبی ئەمن بچم ڕۆژی دووشەم و سێشەم کۆکەمەوە، 32 لێ دەرکەم، ڕۆژی چوارشەم دەردەچی. 125 کۆی دەکەمەوە لەگەڵ 140 دەکاتە 5 6 2. 32 لێ دەرکەم دەکاتە 3 3 2. کەواتە ئەوە ڕاستە. ئەوەندە بلیتی فرۆشتە ڕۆژی چوارشەممە. پرسیاری ژمارە 5 هاوڕێ، ئەوە یەکەکە لە ناوەکان، لە پێش بڕکەی ڕاکردن بردیەوە، واتە زۆر بەغار بوو. دووری 100 مەتر لە 10 چرکە. 100 مەتر، هەر چرکەیەک 100 مەتر غار دەدا، ڕادەکا. چۆن ڕوون بکەوە چۆن یاسای دووری یەکسانە بە خێرایی جاران کات بەکاردێنی بۆ دۆزینەوەی خێرایی هاوڕێ لە پێش بڕکێکە و تێکڕای خێراییەکەی چەندە؟ ئەمن ئەو یاسایەم هەیە، یاسای دووری یەکسانە بە خێرایی جاران کات 3 پیت هەیە، دەبی هەمیشە دوان لەوانە بزانم هەتا سێمەکەی دەربینم. لێرە ئەمن کامەی دەزانم، لێرە ئەمن دووریەکەی دەزانم، کاتەکەش دەزانم، کەواتە زۆر بە ئاسانی دەتوانم خێراییەکەی ببینمەوە بەشی کارکردنی هاوکێشەکە. بەشی کارکردنی هاوکێشەکە لە زیاتی دانان پێشەمو شتێک لە زیاتی دووری دەنووسم 100، لە زیاتی خێرایی هەروەکو خۆی دەیهێڵمەوە نیتم، لە زیاتی کاتەکەش دەنووسم 10. ئێستا لای چەپی هاوکێشەکەواتە لای چەپی کە دەڵێم لای چەپی هاوکێشەواتە لای چەپی هێمای یەکسانە. ئەوە مانایەتی چونکە هاوکێشە دوو لای هەیە، ئەو هێمای یەکسانە ئەو دوو لایەنە لە یەک جودا دەکاتەوە وەکو تایی تەرازوو. لای چەپی هاوکێشەکە دەبی هەمیشە ئەو نادیارە ئەو پیتەی لەوەیە هیچی لە تەنشت نەبی، هیچ ژمارەیەک دەبی هەمیشە بە تەنیا بمێنێتەوە. لێرە ژمارە 10 هەیە، جارانیشە، ئەم دەبی هەردوو تای تەرازوو هەردوو لای هاوکێشەکە دابەشی 10 بکەم هەتا ئەو دەیە بڕوا ببیتە ژمارە 1، تەنیا دەبی ژمارە 1 لە لای پیتەکە بمینێتەوە، واتە هەردوو لای هاوکێشەکە دابەشی 10 دەکەم. کە دەم دابەشی 10 کردەکە 1 واتە پیتەکە بەتەنێ دەمینێتەوە، لە لای ڕاست دەمینێتەوە 100 دابەش 10 سفرەکان 1 سفر لەگەڵ 1 دەڕوە 10 دەمینێتەوە، لای چەپیش دەمینێتەوە تەنیا پیتی خ. ئێستا زانیم خێرایەکە دا چەندە بە مەتر لە چرکە. هەمیشە خێرایی دوو پێوەری هەیە، یەکەچیان پێوەرەکە یەکەم مەترەکە هی دووریەکەیە، ئەوەی دووەمیان هی کاتەکەیە. هەمیشە دەبی بنووسم مەتر لە واتە مەتر دابەش، مەتر لە واتە مەتر دابەش چرکە، لە واتە دابەش. ئێستا زانیم خێراییەکە چەندە. ئەو خێراییەکە هاوڕێ
بەکاری هێنا بەکام خێرایی ڕای کردبوو یان غاری دابوو. پرسیاری ژمارە 6 سەرکەوت کتێب دەخوێنێتەوە. لە کاتی تەواوکردنی 3 بەسەر چاری خوێندنەوەی کتێبەکەی چی گوت؟ گوتی هێشتا 28 لاپەڕەم مایە بیخوێنەوە. ئەگەر ژمارەی لاپەڕەکانی کتێبەکە 112 بی، ئایا گوتنەکەی دروستە یان نا؟ کەواتە کتێبەک هەیە سەرکەوت دەیخینیتەوە لەبەر دەستیتی. ئەو کتێبە 112 لاپەڕەیە، سەرکەوت چەندی خوێندیتەوە؟ 3 بەسەر چاری خوێندیتەوە. ئەو جە کە 3 بەسەر چاری خوێندیتەوە هێشتاش 28 لاپەڕە مایە. ئایا ڕاست دەکا سەرکەوت کە 28 لاپەڕە مایە لە 112 یان ڕاست ناکا؟ کەواتە ئەمن لێرە ئەو پرسیارە بێگومان پرسیارەکە زۆر بیرکردنەوەی پێویستە، زۆریش گرنگە، زۆریش لەو پرسیارانە دەبی ڕاهێنان لەسەر بکەین لە کاتی باسکردنی کەرت کە ژمارەک دەبیتە کەرت واتە دەبیتە بەش دەبیتە بەش واتە لێرە ئەم دەبی یەکسەر بزانم کە 112 لاپەڕە بوویتە 4 کۆمەڵایان 4 بەش، سەرکەوتیش 3 لەو کۆمەڵی خوێندیتەوە. کەواتە من یەکسەر دەبی بزانم کە 112 دابەشی چاری بکەم بزانم هەر یەک بەش چەندە. 11 دابەش 4 دەکاتە 2 چونکە 2 جاران 4 دەکاتە 8. 11ش 8 لێ بڕوا 3 دەمینێتەوە، 3یەکەی لە کندوی دادەنێم دەبی بە 32. 32 دابەش 4 دەکا 8. واتە ئەمن تێگەیشتم هەر کۆمەڵەی 28 لاپەڕەیە، هەر کۆمەڵی. سەرکەوت 3 لەو کۆمەڵانەی خوێندیتەوە یەکی مایە کەواتە ڕاستە قسەکەی کە چونکە یەک کۆمەڵی مایە کوزانیم یەک کۆمەڵی مایە ئەوەش زۆر گرنگە. ئەوەی خوێندیتەوە 3 بەخۆشیان 4 کۆمەڵانە کەواتە یەکی مایە. ئەگەر نەزانم چ دەکەم هەمیشە ژێرەی کەرتەکەی کەم سەرەی کەرتەکەی 4 3 لێ بڕوە 1 دابەشی هەمان ژێرەی دەکەم ئەوەی مایتەوە واتە 1 بەسەر 4 1 کۆمەڵە لە 4 کۆمەڵە مایتەوە. دەشزانم ئەمن 1 کۆمەڵە دەکاتە 28 1 بەش دەکاتە 28 کەواتە قسەکەی گوتنەکەی ئاخافتنەکەی سەرکەوت ڕاستە. بێگومان ئەو پرسیارە بە زۆر چەشن دەتوانین بیر بکەینەوە. لێرە دەتوانین هەتا هێڵکاریەک بکەین یان وێنەیەک بچێشین 112 بکەینە 4 بەش، هەر بەشەی بنووسین 28 28 28 28 3 بەسەر چاری لەو بەشانە دەکاتە 28 کۆ 28 کۆ 28 1 بەشیشی دەکا 28 یان دەتوانین یەکسەر 1 بەسەر چاری کە مایتەوە جارانی 112 بکەم دەکاتە 28 کەوە بە زۆر زۆر ڕێگا یان بیرکردنەوە دەتوانم ئەو پرسیارەیشی کار بکەم. ئەگەر هاتوو لێیان پرسی بام ئایا چەند لاپەڕەی خوێندۆتەوە، ئەو کات دەبی ئەمن ئەو 3/28م کۆ بکردبایەوە یان 112 بینم کەم 28 بکەم، ئەویش هەر ڕاستە، یان 28 کۆ 28 کۆ ئەویش هەر ڕاستە. بەڵام لێرە ئەو داواکاریان لێ نەکردیمە کەواتە دەڵێن قسەکەی ڕاستە، گوتنەکەی دروستە، سەرکەوت زۆر باشە لە بیرکاری. ئێستا دێمە لای پرسیاری ژمارە 7 بەهای بڕی 20 کۆوە 0 ژمارەی تەواو 3 لەدە جاران پیتی م کۆ چەندە؟ ئەگەر پیتی م 50 بی پیتی ئیش 3 بی. لێرە ئەوەی لە سەرما لە جیاتی دانان پاشان ئەژمێرکردن و تەنیا ڕەچاوکردنی ڕیزیەتی کردارەکان، هیچی دی لەسرە من نییە. ئەمە نووسیتمەوە و لە جیاتیشم دانایە لە جیاتی پیتی 50 لە جیاتی پیتی 3. ئێستا ڕیزیەتی کردارەکان واتە جارانەکەی پێش هەموو شتێک دەکەم
کەواتە 20ەکەی وەکو خۆی دێنمە خوارێ کۆیەکەش وەکو خۆ 3 جاران 5 15 سفرەکەش وەکو خۆی دێنمە خوارێ دەبیتە 150 کە بووە 150 فاریزەی لە چێدانێم چونکە لە سفر ژمارە تەواو سێ تەنیا یەک خانەم هەیە لە ڕاستی فاریزە لە 150 یەک خانە دەژمێرم فاریزەکەی دادەنێم یەک خانەواتە تەنیا سفرەکە ئێستا چ بنووسم 15 فاریزە سفر چ بنووسم 15 بەتەنیا هەر یەک شتە چونکە سفر لە پاش فاریزەی هیچ بەهایەکی نییە کۆی دەکەمەوە لەگەڵ سێ کۆی ناکەمەوە دەیمە خوارێ کۆ سێ ئێستا 20 کۆ دەکەمەوە لەگەڵ 15 پاشان کۆی دەکەمەوە لەگەڵ سێ 20 و 15 دەکات 35 کۆشی دەکەمەوە لەگەڵ سێ دەکات 38 کەواتە هەمووی دەکاتە 38 وەڵامی ب ڕاستە پرسیاری ژمارە 8 هەر یەکە لە پاڵێ وراوەکانی هەڵبژاردن 48% لە دەنگەکانیان بەدەست هێنا کام کرد ژمارەی ئەو دەنگانە دیار دەکا کە هەر یەکە لە پاڵێ وراوەکان بەدەستیان هێنایە یەکەم شت ئەمن دەبی بزانم لێرە دەبی بزانم 48% بە شێوەی کرد بینووسم کە دەکات 48% زۆر ئاسانە دەبی بزانم 48% ئەو هادە نووسێ بە شێوەی کرد چونکە من بەراوردی دەکەم لەگەڵ کرد دوای دەبی بزانم ئەو 48% لەسەر سەد کورت بکەمەوە بیکەمە کەرتی دیکە شێوەیان جودایە بەهایان هەمان بەهایە واتە بگەڕێم بە دوای کۆڵکەیەک کە هەردوو ژمارە 48% بتوانم دابەشکەم بەسەر ئەو کۆڵکەیە بەبێ مانەوە هەمیشە دەگەڕێم بە دوای 2 یان 3 یان 5 یان 7 یان ئەو کۆڵکە خۆ بەشانە لێرە چونکە هەردوو ژمارەکان خانە یەکەنیان جووتە دەتوانم هەردووچیان دابەشکەم بەسەر 2 بەبێ مانەوە واتە دەتوانم 48 دابەشکەم بەسەر 2 یان بنووسم یان هەر یەکسەر دابەشکەم سەدیش دابەشکەم بەسەر 2 ئەوجا بزانم دەکاتە چەند کە 48 دابەشی 2 دەکەم 4 دابەش 2 دەکات 2 و 8 دابەش 2 دەکات 4 لێرەش 10 دابەش 2 دەکات 5 0 دابەش 2 دەکات 0 واتە ئەو کەرتە 48 بەسەر 100 کردمە 24 بەسەر 50 لێرە تەمەشا دەکەم 24 بەسەر 50 نییە کەواتە با هێشتا کورتی کەمەوە 24 و 50 هەردووچیان جووتن دەتوانم هێشتا دابەشی کەم بەسەر 2 کە دابەشیان دەکەم بەسەر 2 24 دابەش 2 دەکات 12 50 دابەش 2 5 دابەش 2 دەکات 2 یەک دەمینێتەوە چونکە 2 جاران 2 دەکات 4 10 دابەش 2 دەکات 5 ئێستا کەرتەکەم بووە 12 بەسەر 25 لێرە 12 بەسەر 25 هەیە کەواتە ئەو هەڵبژاردەیە ڕاستە بۆ شێوەی دەتوانم کەرتەکانم چاکەم بزانم کام ڕێژەی سەدی و کام کرد هەمان شتن کەواتە بڵێم چ برێم 24 12 بەسەر 25 چ برێم 48 لە سەد هەر یەک شتە یەک گوتنە یەک شتە یەک بەهایە بگومان خوێندکاری ژیر زۆر ڕێ هەیە بتوانی بزانی لێرە 48 لە سەد نەگەیشتیتە 50 لە سەد واتە نەگەیشتیتە نیوە کە نەگەیشت بیتە نیوە کەواتە لێرە 3 بەسەر 5 لە نیوەی زیاترە لێرە 11 بەسەر 20 لە نیوەی زیاترە چونکە نیوەی 20 دەیە لێرە نیوەی 5 2 نیوە کەوا دەبی یەکسەر بزانم ئەو دوانە هەڵەنە هەر هیچ نەبی ئەوەی بزانم 2 بەسەر 5ش دەتوانم چاکەم بزانم لەگەڵ ئەو 25 چ جیاوازیەکی هەیە بۆ وێنە ئەگەر ئەمن 2 جارانی 5 بکەم 5 جارانی 5 بکەم دەبیتە چەند دەبیتە 10 بەسەر 25 هەرچەندە ڕەنگە ئەوها هەست بکەم کە بە 10 بەسەر 25 بەڵام بەداخەوە لێرە
ڕەنگە هەڵم بکرد با بمگوت با 2 بەسەر 25 ڕاستە لەبەر هەندێک باشترین شتوایە کەرتەکەی خۆم بینم چاچی بکەم ژمارە ڕێژە یەکە ببورن بینم چاچی بکەم هەتا بیکەمە یەکێک لەو کەرتانەی کە هەیە. ئێستا زانیمان کە ئەوە ڕاستە بێمە لای پرسیاری ژمارەنەوە بۆ بەکرێدانی ئۆتۆمۆبیل کۆمپانیای بەکرێدانی ئۆتۆمبیل ئەو هاوکێشەیە بەکاردەین وەکو دەبینین 2 پیت هەیە لێرە دەبی ئەمن ئەو 2 پیتانم هەردووک هەبی هەتا بتوانم پیتی سێیان ببینمەوە. ئەگەر گوژمەی بەکرێدان بێ بە دینار کە ژمارەی کیلۆمەترەکان بی لە کە ئۆتۆمبیلەکە لە کاتی بەکرێدانی بڕێویەتی و لئیش ژمارەی لیترەکانی بەنزین بی کە بەکاری هێناوە پەیوەند ئۆتۆمبیلێکی بەکرێگرت دووری 50 کیلۆمەتری پێ بڕیواتە 50 کیلۆمەتر واتە لە جیاتی ئەمن دەبی 50 دانێم کاتێ ئۆتۆمبیلەکەی گەڕاندەوە ویستی 6 لیتر پێویستی بە 6 لیتر بنزین هەبوو کەواتە ئەمن لە جیاتی ئەو لە ئەی دەبی 6 دانێم. بۆ پڕکردنی تانکی ئۆتۆمبیلەکە ئەو گوژمەیە کە پەیوەندەی داتەکرێکە چەندەواتە دەکە دیار نییە پیتی دیار نییە بزانم کو ئەو پیتەی دەبینمەوە پێش هەموو شتێک لە جیاتی دانان وەکو دەبینین 20,000ەکەم وەکو خۆی نووسیەوە 300ەکەم جارانی 50 کرد لێرە زۆر گرنگە هێمای جاران لە مابەینی ژمارەکان بنووسم چونکە لە مابەینی ژمارە و پیت پێویست ناکە بەڵام لە مابەینی 2 ژمارە ناچارم جارانەکەی دەبی بنووسم 300 جاران 50 کۆ 500 جاران 60 ئێستا ڕیزیەتی کردارەکان یەکەم شت جارانەکان ئەنجام دەدەم پیتەکەی وەکو خۆی دەنووسمەوە 20,000ەکەی وەکو خۆی دەنووسمەوە لێرانە 300 لەگەڵ 50 سێ سفرم هەیە دەبی هەر سێکیان وەکو خۆی بنووسمەوە ئەو جە 3 جاران 5 دەکا پاستە دیسان کۆیەکەی بنووسمەوە لێرەش 3 سفرم هەیە هەر سێکیان دەبی بنووسمەوە ئەو جە 5 جاران 6 دەکاسی ئەویش سفرەکی هەیە ئەویش بنووسمەوە. ئێستا زۆر ئاسانە 20,000 کۆ 15,000 کۆ 30,000 20,000 و 30,000 50 کۆ 15 65,000 دینار واتە 65,000 دینار. بێمە لای پرسیاری ژمارەدا کلارا پارچەیەکی لاکێشەیی لە قوماش بەش کرد واتە پارچە قوماشەکی لاکێشەی هەبوو بەشی کرد بۆ 12 پارچەی چوارگۆشەیی یەکسان لێرە پێویستی نەدەکرد بنووسن پارچەی چوارگۆشەیی یەکسان هیچ لە مەسەلەکە ناگۆڕ یەکسان دەگۆڕێ یەکسان بێگومان پێویستە بەڵام چوارگۆشەی پێویست نییە دەنیا بیان نووسی بە کلارا پارچە قوماشەکی هەیە لاکێشەیە ئەو پارچە قوماشەی کردە 12 پارچەی یەکسان تاو سێ پارچەی لەو 12 پارچانە بەکارهێنا بۆ نەخشەی کراسەکە لێرە هەڵەیە کراسەکە دەبا نووسرابا بۆ نەخشەی کراسێک چونکە جارێ ئەمە کراسەکەی ناناسی جارێ دیار نییە کامە کراسە جاری دووەم کە باسی کراسەکەی دەکەین ئەو جە دەڵێن کراسەکە ڕێژەی سەدی پارچە بەکارهێنراوەکان بۆ پارچە لاکێشەکە چەندە بۆ پارچە قوماشەکەی چەندە لێرە ئەمن چونکە دەزانم هەموو قوماشەکەم 12 پارچەیە هەمووی دەشزانم سێ پارچە بەکارهاتیە کەواتە یەکسەر دەتوانم بنووسم 3 دابەش 12 ئەو سێ دابەش 12 کە ژمارەیەکی کەرتیە دەبی ئێستا بزانم بیگۆڕم بۆ ژمارەی ڕێژەی سەدی ئەوها بە چاو ئەگەر تەماشای کەم 3 لە 12 ئەگەر بیگۆڕم بۆ ڕێژەیەکی بۆ ژمارەیەکی کەرتی ئاسانتر دەتوانم سەرە و ژێرەی دابەشی 3 بکەم 3 دابەش 3 1 12 دابەش 3 4 کەواتە دەتوانم بینووسم وەکو 1 بەسەر 4 وەکو 1 بەسەر 4 ڕەنگە ئاسانتر بزانم 1 بەش لە 4 بەش دەکا 25 لە 100 ئەگەر نەزانم چ دەکەم سەرە و ژێرەکەی جارانی ژمارەیەک دەکەم هەتا ببیتە 100
واتە ئەمن ئەگەر ژێرەکەم جارانی 25 کرد ژێرەکە دەبیتە 100 زۆر ئاسانە بزانم لە سەدی چەندە ئەوجا سەرەکەی دەبیتە 25 ژێرەش دەبیتە 100 ئێستا بەڕوونی دەزانم ژمارە ڕێژەیەکە 25 لە 100دا ئەوجا دەتوانم بینوسم وەکو 25 لە 100 هەرکو بمەوێ بینوسم 25 لە 100 هەمان شتەوەکو 1 بەسەر 4 هەمان شتەوەکو 3 بەسەر 12 هەمان شتەوەکو 25 دابەش 100 هەمان شتەوەکو ملیۆنان ژمارەی کەرتی دیکە هەمان بەهایە بەڵام دەبێ ئەمن بزانم کە 3 بەش لە 12 بەش قەت ناکاتە 75 لە 100 چونکە 3 بەش لە 12 بەش ئەگەر نیوەش بە 50 لە 100 با دەبا 6 لە 12 بە لێرە 6ش نییە چارێگەکە کەواتە ئەمن یەک چاریەک دەبی بزانم دەکاتە 25 لە 100 ئەوەی دەبی بزانم دێمە لای پرسیاری ژمارە 11 هەژار 5 فەرهەنگی ژیری بە 30,000 دینار کڕی هەوکێشەیەک بنووسە بۆ ئەوەی نرخی یەک فەرهەنگ ببینیەوە 5 فەرهەنگی کڕی 5 جاران هەرچەندە جارانەکە لێرە پێویست نییە بەڵام دەنووسمەوە دەکاتە 30,000 ئێستا لە لای ڕاستی هەڵکێشەکە پیتی فئم هەیە بۆ فەرهەنگ دەتوانم دابەشی 5 بکەم هەتا پیتەکە بەتەنیا بمینێتەوە هەردوو لای هەڵکێشەکەم دابەشی 5 دەکەم 5 دابەش 5 دەکا 1 پیتەکە بەتەنیا دەمینێتەوە لێرە 30 دابەشی 5 تەنیا سیەکەی دابەشی 5 دەکەم 3 سفرەکان دیکەن دوای دەینمە خوارێ 30 دابەش 5 دەکا 6 ئەو 3 سفرانەی کە ماینەوە دەینمە خوارێ لێرە دەنووس چونکە 0 دابەش 5 هەر دەکا 0 کەواتە 6,000 دینار بۆ نرخی یەک فەرهەنگ 6,000 دینار پرسیاری 12 جوتیارێک 342 هێلکەی لە چەند کارتۆنێک دانا لە هەر پاکەتێک 12 هێلکەی دانا ئایا هەندێک لە هێلکەکان ماوەتەوە دوای پڕکردنی کارتۆنی کۆتایی لێرە نەدەبووە ئەوەی ڕاستی بی باسی دوو شتی بکەن باسی کارتۆن و باسی پاکەت تەنیا باسی یەک شت دەبی بنووسرا بە جوتیارێک 342 هێلکەی لە چەند پاکەتێک دانا لە هەر پاکەتەی 12 هێلکەی دانا ئایا پاکەتەکان هێلکە ماوەتەوە دوای پڕکردنی پاکەتەکان یاننا چونکە ئەمە لێرە کارتۆن ڕاستە پاکەت هێلکە پاشان لە ناو کارتۆندا دەندرێ بەڵام نازانین چەند کارتۆنەوە نازانین کارتۆن چەند پاکەتە هێلکە دەگری لەبەرەوەی ئەو سەر لێ شێواویە لێرە لە زیادەیە ئەمن چ دەکەم ئاسانترین ڕێ 342 دابەشی 12 دەکەم بزانم پاکەتەکان هەمویان چەند هێلکە دەمینێتەوە کە پاکەتێک پڕ ناکات 342 دابەش 12 34 دابەش 12 2 جاران 2 4 2 جاران 1 2 4 چاری لێ بڕوا 0 3 2 لێ بڕوا 1 دووەکەی دەینمە خوارێ 102 دابەش 12 8 8 جاران 2 16 8 جاران 1 8 1 102 96 لێ بڕوا دەکاتە 12 6 لێ بڕوا 6 9 9 لێ بڕوا 0 کەواتە 28 پاکەت پڕ بوو لە 12 هێلکە هەبوو لە هەر پاکەتەی 28 پاکەتە 6 هێلکەش مایەوە دەبی بە تەنیا لە پاکەتەشکە دابندرێ ئەگەر نەیەوێ هێلکەکان بشکێن بێگومان ئەوە وابزانم تەواو بووم لەو لاپەڕەیە لەبەر هەندێ دێمە کۆتایی ئەوانەیە هەتاوانەی داهاتوو هەر بشی